بازاڕی لەنگەی هەولێرە. قەرەباڵغینە ئەو بازاڕە جیاوازە لە بازاڕەکانی دیکەی شار. خواستێکی زۆر لەسەر ئەو کەلوپەلانە هەیە کە لە بازاڕی لەنگەی هەولێر دەفرۆشرێن. نرخیان باشە، زۆر باشە، زۆر باش، یعنی هەندێک شتی تێدا مارکەیە زۆر باشن. وەڵا زۆرەویت کەمان پێ ناکرێ لەبەر هەندێ دەینە ئێرە. جلوبەرگ و پێڵاو و زۆربەی پێداویستیەکان دەست دەکەوێت و بەشێکیان لەنگەی تازەن و بەشێکیان بەکارهاتوون. نزیک 2 ساڵە لێرەمە ئیشەکەی من لێرە پیشەکەم پێڵاو فرۆشنە کالەیە هەموو زیاتر کوالیتیان ڤێتنامیە هەمووی لە کوانجۆی دروست دەکرێت لە وڵاتێکە لە لای ڤێتنام. زیاتر کارەکان لێرە هەموو مارکە هەیە، نایکە، ئەدیداسە، ئەندەرە، سکیچەرە. زیاتر ڕەغبەتی ئێستا زیاتر کە تەسە سکیچەری چونکە پێڵاوی تۆبیە خۆشە سووکە وەزنی نییە ئەوە ڕەغبەتەکەی. سارەکەشیان مناسبێ عنی دەوروبەری 35 نەوعەتی 25 حسب کوالیتی نوعەتی هەیە بری لەنگەی بەکار هاتووە تقریبی تا 100,000 80,000 90,000 حسب نوعەتی. بە نوێشی دەکڕی ئۆرجینەڵەکەی دەکڕی بە دووەرەقەی دووەرەقە شتێکە 100 دلار 90 دلار حسب مارکە و مۆدیلەکەیتی. خەڵکە عەزی ئێستا لە ئەوروپیا کوالیتەکەی باشە لە ئەوروپا دێ لەبەری نەکراوە هەشە زۆر عەزیلیە لەبەر کراوە ئەوەی لەبەر دەکات بەس ئەو مارکەیە ئێستا مەسەڵەن بەرین ئەوروپیا لەبەر نەکراوە خەڵکیمە عەزی لە لەنگەیە عەزی متمانای بە تورکی و سینی ئەوانە نماوە بەس ئەوە بخۆی مادەکەی زۆر باشە لە ئەوروپا دروست دەکرێت لەوە ئەوروپا دروست دەکرێت زۆری خەڵک لێوێن لەبەر دەکات مارکە لەبەر دەکات لێوێن دەریش جاروێ لە مەغزای دەمێتەوە لەمە دەنێرنەوە. مامڕەقیب نزیکەی 30 ساڵە دوکاندارە و جلوبەرگی لەنگە دەفرۆشێت. دەڵێت فەقیر و دۆڵەمەند ڕوو لەم بازاڕە دەکات. خەڵکی نوێ پێ ناکرێت ئێستا قەمیسم دای ڕۆژە قەمیسم دای برادەرەشی بە 4,000 کەم لا 5,000 کوتی لە نەفسی بەریتان نەکردم 75 دلار ڕاوەستە. ئەشیای نوێ زۆر گران بە شتی پێ ناکرێت بەڕاستی بتی مەسروفاتی مالێ کارە بابی پەنزین بی ئێس ئەگە سیارە هەبی خواردنی مالی بی معاشەکەی پشیوەی ناکەێت ناچارە بێ لەنگەی دەکڕی لەنگە کەش خۆی بەکەیف خۆی معاملێ دەکەی یعنی بەکەیف خۆی دەگەڕێ. ئەو هاوڵاتیە لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە هاتووە بۆ لەنگەی هەولێر و دەڵێت هاتووم پێڵاو بکڕم و لە ڕۆژهەڵات بیفرۆشمەوە. بەس منە هەندێ ملێران واکە هاتوومە ئەو هەموو کاڵایم کڕەوە بۆ فرۆشتنێ هەموو کڕەوە بۆ فرۆشتنێ لەوێ خەڵکێکی زۆر یانی نرخەکانیان زۆر باشە نرخەکانی زۆر لە خوارەیە جەماعەتی زۆر لێ ڕازی خەڵکی ئێرانی زۆرێتی ئێران زۆر بەدڵە یانی من هەم مەسەلەن دێم لە بازاڕەدا دەگەڕێم زۆری ئێرانی دەبینم هاتوون بەس لێرە پێڵاو دەکردن جلوبەرگی دەکردن هەموو شتێکی دەکردن لێ. زۆربەی ئەو کاڵایەنی ئێرە هاوردەی دەرەوەی هەرێمی کوردستان و لە بازاڕی لەنگەی شار و شارۆچکەکانی کوردستان دەفرۆشرێنەوە. سۆلین حەسەن، کەناڵی کورسات، هەولێر.